هەر سەبارەت بە زیادبوونی ڕێژەی شێرپەنجە لە هەرێمی کوردستان دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر. دڵشاد ئەم کاتت باش؟ سپاس. دڵشاد دەمەوێت بزانم لە ڕووی جوگرافیاوە جیاوازی ئەم تەشەنەسەندنە هەیە ئایا لە ناوچەیەک زیاترە بە بەراورد لەگەڵ ناوچەیەکی تر یان بەگشتی لە تەواوی هەرێمی کوردستان وەکو یەک زیادی کردووە؟ بەڵێ دیارە بەپێی قسەی پسپۆڕان یاخود ئەو پزیشکانی کە لە بواری چارەسەرکردنی شێرپەنجە کارەکەن ئەوەی کە من لێم پرسیین تاکو ئێستا داتا و توێژینەوەیەکی زۆرورد نییە لە بەردەستدا کە بیسەلمێنێ چی ناوچەیەک ڕێژەی توشبوونی نەخۆشی شێرپەنجە تایە زۆرترە تاکو ناوچەیەکی تر، بەڵام ئەوان گومانیان لە هەندێک ناوچە هەبوو کە ڕێژەکە بەرزتر بێ، بۆیە ئێستا بەپێی قسەی خۆیان سەرقاڵی توێژینەوە لە یانەوێت لە ناحەیەکی دەوروبەری سلێمانی کە گومانەکەن ڕێژەکە تایە بەرزتر بێ لەوێەوە توێژینەوەیەکی زانستی ئەنجام بدەن، بەڵام ئەو حاڵەتانی کە ڕۆژانە لە نەخۆشخانەی هیوای تایبەت بە توشبوانی شێرپەنجە تۆمار دەکرێن ڕۆژانە 15-16 حاڵەتن، بەشێکی زۆریان ئەتوانم بڵێم نیوەیان خەڵکی سلێمانی ناوچەکانی دەوروبەرین و هەندێکشیان ئەو نەخۆشانن کە لە ناوچەکانی خواردی و عێراقەوە بە تایبەتی وەکەوەی کە پزیشکان بە منیان وت لە بەسرە حاڵەتەکە زۆرە لەبەرەوەی لەوێ خزمەت گوزاریەکە کەمترە لەوێەوە دێن ڕوونە لە نەخۆشخانەی هیواکە. کەواتە بەگشتی لە تەواوی عێراقدا شێرپەنجە تەشەنەی سندووە نەک تەنها لە هەرێمی کوردستاندا؟ بەڵێ بێگومان لە تەواوی عێراقا نەخۆشی شێرپەنجە پەرەی سندووە، بە تایبەت ماوەیەک لەمەوبەر خێزانێک دوای ئەوەی کە کەسێکیان تووشی شێرپەنجە بوو کە ڕۆیشت پشکنینی کردبوو، بە دوایدا 6 کەسی تریان پشکنینی ئەنجامدا بوو بۆیان دەرکەوتە بوو کە هەر شەشەکەی تریشان شێرپەنجەیەتی. بەڵێ دڵشاد توشبوونی شێرپەنجە لە هەرێمی کوردستان لە عێراق بەڵێ دەمەوێت بگەڕێمەوە بۆ یەکێک لە راپۆرتەکانی پەیامنێرمان کاوە عومەر کە لە مووسڵەوە ناردبووی، ئەویش ئاماژە بە واکە کە بەهۆی کۆمەڵێک چەکی جیاوازی کە لە کاتی شەڕی داعشدا لە مووسڵ بەکارهاتە بوو بۆ هۆیشەوە ڕێژەی شێرپەنجە لە مووسڵیش زیادی کردووە. باشە دڵشاد لە راپۆرتەکەتا ئاماژەت بەوە کرد کە توێژینەوەیکی زانستی تەواو لە بەردەستدا نییە لەسەر هۆکارەکانی زیادبوونی توشبوون بە شێرپەنجە. هۆکاری نەبوونی توێژینەوەیکی زانستی چییە؟ بەڵێ دیارە هۆکارەکانی نەبوونی توێژینەوەیەکی زانستی بێگومان ئەتوانم بڵێم ڕوونە تا ڕادەیەکی زۆر لەبەرەوەی لە عێراق و ئەتوانم بڵێم هەرێمی کوردستانیشتا کەمتر توش بە توێژینەوە و بە داتای زانیاریە بەچێ بەهۆی ئەو قەیرانە و یەک لە دواییەکانی کە هەرێمی کوردستانی گرتووەتەوە ئێستا نەک بۆ توێژینەوە وەکەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان بەرپرسانی نەخۆشخانەی هیوا گیرۆدەی دەستی نەبوونی دەرمان و چارەسەریشن کە دەرمان و چارەسەر یەکێکە لەوانەیە کە زبانی شێرپەنجە پشتی پێبەسن، واتە لە ئێستا لە دۆخەکە گەیشتۆتە ئاستێک کە وەکو پێویست ناتوانن چارەسەر بدەنە توشبوانی نەخۆشی شێرپەنجە، جاچی جای ئەوەی بە وردی و بەداتا بە دوای ئەوە بگەڕێن کە لە چی ناوچەیەک زیاترەوە هۆکارەکەی ئایا خواردن و کوواڵەتی خراپە، ئایا پیسبوونی ژینگەیە، ئایا تەقاندنی ئەو هەموو چەک و تەقەمەنیەیە کە لە ڕابردووە لە عێراقا تەقێنراون، ئایا هۆکارەکەی پیسبوونی ئاوی خواردنەوەیە، هەموو ئەمانە ئایا هۆکارەکەی ئەو هۆکارە زانستیانی کە لە جیهانە ئاماژیان پێکرێ بۆیە تا بەوردی نەسەلمێنداوە ئەتوانم بڵێم. بەڵێ پەیامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیانەوە لەگەڵماندا بووی، سپاس دەکەین.